في الحقيقة أن معركة کاردانەوەکان لە هەردوو ئاستی هەرێمی و نێودەوڵەتیدا لەسەر کوژرانی ئەبوبەکر بەغدادی سەرۆکی ڕێکخراوی داعش بەردەوامە و هەر لایەنێک بە پێی کاریگەری پرۆسەکە لەسەر ئەجێندای سیاسی خۆی هەڵوێستی لێوەردەگرێت. لەو چوارچێوێدا چاودێرێکی سیاسی قەوارەی ئیسرائیل پێی وایە کوژرانی بەغدادی ئاماژەیەکی نەرێنیە لەسەر ئەولەویاتی ئەمریکا لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست. گەرچی بە بۆنەی سەرکەوتنی پرۆسەکەوە بنیامین ناتانیاهۆ سەرۆکی حکوومەتی قەوارەی ئیسرائیل پیرۆزبایی لە دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کرد و هیچ نیگەرانێکی دەرنەبڕی. بەڵام ئامۆس یادلین سەرۆکی پەیمانگەی توێژینەوەکانی یاسای شینەتەوەی ئیسرائیل هەمان ڕوانینی ڕاگەاندراوی تەل ئەبیبی بۆ ڕاگەاندنی کوشتنی ئەبوبەکر بەغدادی سەرۆکی ڕێکخراوی داعش لەلایەن ئەمریکاوە هەیە. ناوبراو ئەوە دەخاتە ڕوو ئیسرائیل پێی وایە کوشتنی بەغدادی ئاماژەیەکی نەرێنیە بۆ ئەولەویاتی ئەمریکا. بە جۆرێک وا دەردەکەوێت ئەوەی واشنتۆن دەیەوێت پێچەوانەیە لەگەڵ ئەوەی بەرژەوەندیەکانی یاسایشی ئیسرائیل دەیخوازێت کە ئەمەش بووەتە هۆی زیادبوونی نیگەرانی لای بڕیار بەدەستانی تەل ئەبیب. لە هەڵوێستێکی ڕەخنەئامێزیشدا لە ئەدای ئەمریکا یادلین کە پێشتر سەرۆکی هەواڵگیری سەربازی بووە ئاماژەی دابەوەی داعش نزیکەی 2 ساڵ لەمەوبەر و سەرباری دەستگرتنی بەسەر مووسڵ و ڕەقەدا وەک قەوارەیەکی ناوچەی هیچ بوونێکی نەبووە. سەرباری ئاماژەدان بۆی ئەو بە ئامانجگرتنە هیچ گرنگێکی جۆری لە خۆ ناگرێت. بەڵام یادلین لە مەوداکردەی و پرۆسیەکانی ئەو کارەی کەم نەکردەوە. بە جۆرە کوشتنی سەرۆکی داعش لە ئیدلیب بە دەستکەوتێکی هەواڵگری کردەی وەسف کرد بۆ ترامپیش بە کارێکی زۆر گرنگی لەو کاتەدا ئەژمار کرد. بەو پێی ناوبراو بەهۆی شکستەکانی ئەم دوایی لەلایەن هەردوو حزبی کۆماری و دیموکراتیەوە ڕوبەڕووی ڕەخنە بووەتەوە. لەوانەش وەڵام نەدانەوەی هەواڵ و هەنگاوە سەربازیەکانی ئێران، وازهێنان و پشتکردنە کوردەکان. سەبارەت بە گرنگی کوشتنی بەغدادیش بەراورد بە بەرژەوەندیەکانی ئیسرائیل، یادلین ئەوەشی خستە ڕوو هەڕەشە و مەترسی داعش بۆ سەر ئیسرائیل شتێکی پەراوێزیە و ئەوەی ئەیانەوێت لەمە دوا بکرێت ئەوەیە واشنتۆن پرۆسێکی هاوشێوە دژی قاسم سولەیمانی فەرماندەی فەیلەقی قودس و حەسەن نەسڕوڵڵا ئەمینداری حیزبوڵڵای لوبنان بکات. هەر لەو چوارچێوەیەدا ناوبراو وتی ویلایەتە یەکگرتووەکان لە خۆرهەڵاتی ناوەڕاست بە تەکنیکی سەربازی ڕوبەڕووی داعش دەبێتەوە، نەک ئێران کە هەڕەشەی سەرەکیە بۆ سەر ئیسرائیل و هاوپەیمانەکانی واشنتۆن. ئەو چاودێرە ئیسرائیلیە دەژڵێت هەڕەشە و مەترسی توانەکانی کۆماری ئیسلامی ئێران وا دەکات داوا بکرێت ڕوبەڕووبوونەوەی ئێران بکرێتە کاری لە پێشینەی واشنتۆن لە ناوچەکە. ئاماژەی بەوەشدا هەڵمەتی ئەو پەڕی فشارەکان کە واشنتۆن بەرامبەر تاران جێبەجێی دەکات ئاماژەکانی بەدی ناهێنێت تا ئەو کاتی ڕێگەچارەی سەربازی پشتیوانی نەکات. سربازان و سفیران او چگونه به زمین مبارزه